دەسمایی کارەکەی کەمتر لە 150,000 دینارە. وەڵایی لە هەشتی بەیانی بۆ 4.5 ئێوارە. ڕۆژانە لەم شوێنەدا وەک هاوپیشەکانی دەیەوێت بژێوی ژیانی خۆی و خێزانەکەی دابین بکات. تەمەنی زیاتر لە 70 ساڵە و داهاتی کارەکەی بۆ ڕۆژێک لە نێوان 5 بۆ 10,000 دینارە. لێم پرسی ئایا ئەو داهاتە کەمە بژێوی ژیانتان دابین دەکات؟ دەڵێت بەش بکات و بەش نەکات هەر ئەوەیە. بەش بکە و بەش نەکە هەرەوەیە. ئەگەر زۆر ڕۆژ تۆزێ باش بێ و شت بڕوا و شت بفرۆشێ 10,000 11,000 دەست دەکەوێت. بلوسێکی وا 500 دینار خێرەکە وا 10 بلوس فرۆش 500 فرۆش ئەو پەڕی 20 بفرۆشی تر هەر ئەوەتانی. ئەم کاسبکارە بە تەمەنانەی تریش هەندێکیان بۆ دوورکەوتنەوە لە ماڵ و هەندێکی تریان بژێوی ژیانیان ناچاریان دەکات کار بکەن. بەڵام لەگەڵەوەشدا ئەگەر داهاتەکەشیان کەم بێت دەیانەوێت پشت بە خۆیان ببەستن و چاویان لە دەست و گیرفانی کەس نەبێت. ئێستا حاڵی هات بازار نییە. ڕۆژەیە زەلام هەیە تا ئێوارە باید 5,000 فرۆشێ. نەوەک ئێمە دوکانداریش. ئەوەی لای ئێمە پرسیار بوو. ئایا کە کەسێک دەچێتە بازار تەنانەت ئەگەر پێویستیشی نەبێت بیری لەوە کردوێتەوە وەک پاڵپشتیەک شمەک یان کاڵایەک لەو کەسە بە ساڵە چوانە بکرێت؟ من زۆر جار شتم لێ کڕیون وەک نەک ئەوەی کە بەزەیم پێدابی بەڵام ئەوی لێم کڕیەوە بۆ ئەوی هانی بدەم کە بتوانێت کارەکانی ئەنجامدا کە بتوانێت بەردەوام بێت لەسەر کارەکانی نەک بەم بڵێ پارەم دێ و بەم بڵێ پارەم دێ. پێم باشە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لژنەیەک تشکیل بکات بەسەر ئەو خەڵکانەیە بگەڕێ بزانن ئەوانەی کە زۆر محتاجن و نایەنەوێت دەست لە خەڵکی پاکەنەوە موچێکیان بۆ ببڕێتەوە یان ئاوەڕیان لێ بداتەوە. حەقی وایە پێویستش پێ نەبوو شتێکیان هەر لێ بکڕی بۆی دڵیان خۆش بکەی زجیان بە خۆیان نەسووتێ نەکەونە مەوقیفێکی واوە کە بڵێ زگت پێیان نەستۆیا ئەوە تا لێیان نەکری وەکو ئەوەی کە بڵێ من گوناحم و یا بەزەیت پیا بێتەوە ئەو شتانە نە ئەوانە. زۆرن ئەو کەسانەی لە تەمەنێکی زۆردان و لە بازاردا کار دەکەن. کارەکەشیان سەرچاوەی بژێوی ژیانیانە. ئەگەر هاوڵاتیان هاوکار نەبن لە ساختکردنەوەی کەلوپەلەکانیاندا ئەوە دوور نییە بێشێوی ئێوارە ڕۆژ بکەنەوە. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.